هیواخوازی ئیدی کاتژنە بنەڕەتی و لە خوێندنگاکانە دەبنە قوتابی لەوێش هەمانە سوودیان پێ بگەێنرێ کە لە باخچەکە پیان پێدراوە. ئامادەبوونی بەڕێستان نیشانەی ئەوەیە کە گرنگی تەواوتان داوە بە مناڵەکانتان. زۆر خۆشحاڵ بووین کە ئەم پۆلە مناڵە جوانە لای ئێمە ئیمساڵ تەخەڕوجەکە و ئەڕواتە کۆناغێکی کە ئیشەڵڵا دوا ڕۆژێکی باشیانە بێ ئەچێتە سەرەتایی. ئەرکی بەڕێزی تۆلەتی هەستا بە دروستکردنی ئەم بینایە وەکو خێرخوازێ دوانی دروستکردنی لە گەڕەکی سەروەری یەکێکیش لە وابزانم کە ئیدی ئەمڕۆ ماڵاواییمان لێکەن و بۆ خۆتانیان بینن بەو شێوە جوانە ڕازاونەتەوە هیوای سەرکەوتنیان بۆ بڵاتین. ئێستاش لەلایەن مامۆستا شۆخان بەڕێوەبەری باخچەکەمان و مامۆستایانی ترەوە دیاری پێشکەش بە مناڵەکانە کرێت. ڕامان ڕێبەر خۆی حاضر کات. ڕامان سەرەتا بە خەراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەینەوە بۆ بەسەرکردنەوەی باخچەکەمان. ئێمە باخچەی ساوایانی شێخ جەمالی شێخڕەشی ئیمڕۆ ئاهەنگی دەرچوونی پۆلێ لە قوتابی بە باخچەکەمانین کە ئەچنە قۆناغێکی کە بۆ سەرەتایی. من بەڕێوەبەری باخچەم شۆخان محەممەد شەریف ئیمڕۆ ئاهەنگێکی خنجیلانەمان بۆ لە باخچەکەمان کردو بۆ دوو ژوور لە باخچەکەمانە، ژووری تەرزە لەگەڵ ژووری هەتاوە. ئەو دوو پۆلەمان تەخەڕوجەکەن و ئەچنە قۆناغی سەرەتایی. هیوادارم سوودیان بینی بێ لە باخچەکەمان ئەم دوو ساڵی پێشوو لە باخچەکە لەو وانانی کە وەریان گرتووە لەو دەرسانی کە پێمان وتون بۆ قۆناغی سەرەتایی ئینشاءڵڵا مستەقبلێکی باشیان هەبێ و لە دوا ڕۆژدا ببن بە تاکێکی سوودمەند بۆ وڵاتەکە بەرەو پێشوونی وڵات.